خۆشەویستان و ئازیزان لە هەر کوێکۆما بینن سڵاوتان لێبێ خوشحاڵم لەگەڵتان ئابمەوە بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەمان بۆم جارەی تەوەری بەرنامە باس لە نەخۆشیە درێژخانەکانەکەین ئەویش بە میوانداری دکتۆر هێمن جەوادە کە پزیشکی خێزانیە لەگەڵمانە ئابێت لە هەولێر دەچینە بازار و شوێنە گشتیەکان لەگەڵ پزیشکەکەمان ستایل و شێوازی بەرنامەکەمان بەم جۆرەیە لەگەڵ پزیشکەکان دەچینە شوێنە گشتیەکان لە نزیکەوە لە بارودۆخی هاوڵاتیانە پرسینەوە ئێوەش دەتوانن تا کۆتایی بەرنامە لەگەڵ ئێمە بمێنەوە تا سوودێکی تەندروستانەش بە ئێوە بگەێنین. دکتۆریان سڵاو. چۆنیت؟ بەخێر بێ. باشی؟ تەندروستی چۆنە؟ باش چاوەکەم. زۆر سپاس دەکەم. ئیشی بەڕێستان وەکو پسپۆڕی نەخۆشیە درێژخانەکان یاخود پسپۆڕی خێزانیەکان ئیشی ئێوە چییە؟ سەرەتا بەخێرهاتنتان لێ دەکەم دەستخۆشی لێ دەکەم لەو بەرنامە جوانە ئینشاڵڵا زۆر سەرکەوتوو دەبیتن. زۆر سپاس. پزیشکی خێزانی ئەو پسپۆڕیەکەوە لە ینی بابرین دکتۆر ڕاهێنان دەکات لەسەر نەخۆشیە باوەکانی کۆمەلگا خەڵک ینی سیستەمی پزیشکی لەو ئاخیرانەی لەو ساڵانە ئەخیری زۆر بەرەو ئەوە چوو دکتۆرەکان پسپۆری تایبەتیان وەرگرت ئەوە ئیدڵە ئەوە ئیمێشک و دەمارە ئەوە ئیمیزەڕۆیە بەڵام خەڵک ئەو شتانە نازانی مەسەن کە ژانێکی هێ نازانی کامەیانە خەڵک پێویستی بە دکتۆرێکە کە بەعام ینی دانیشی شتەکان بە سادەیی عیلاسکەفەوەی دکتۆری پزیشکی خێزانی لە هەموو دنیاش هەیە خەڵک دەستەرای دکتۆری خۆی کە شارەزای بابەتە ئامەکانە ئەو بابەتانی ئەو کێشانەی تەندروستیانێکەوە قورسە یان زەحمەتە یان معقدە ئەو کاتی دکتۆرەکە بەجێرە پێویست دەینێتە لای دکتۆری تایبەت. باشە کاتە بڕێن فەرمێ. ڕایت بەڕێز دووار بگرم لەسەر شێواز ستایلی بەرنامەکە کە بۆ یەکەمین جارە پزیشک دێتە ناو هاوڵاتیان و لەگەڵ هاوڵاتیانە گفتوگۆکات. دەست خۆش بدێرین خافکرێکی زۆر جوان و باشە کە هەرەوە نیە ئەمە دانیشین و چاوەڕێکن خەڵک ئەمە پزیشکی ینی دەبی بستە ناو خەڵک و هەموو کات خەڵکەکە نایە ئەمە کاتە دەچینە لایەن بەرنامەکە دەست خۆش بێ لەسەر و شێوازەی شڵە دەتوانین زۆرترین سود بە خەڵک بگەین. زۆر باشە کەش و هەواش گەرمە ئەمڕۆ. ئەرێ وەڵڵا ئەبێ بمانبووری ڕەش دەبین ئاخر خۆشەویستان کەشەوە زۆر گەرمە لەم کاتی گەرمایە دکتۆر حەزەکەم بزانم چ ڕێنمایەکەت هەیە بۆ هاوڵاتیان ئەو خۆشمانە بەرەو خۆرەین. لە کاتی گەرمای زۆر گرنگە خۆمان پارێزین لە وشک بوونەوە لە هەموو گرنگترەوەیە ئارەقە دەکەین بە دەبێ ڕێژێکی باش ئاو بخۆینەوە ڕۆژانە لە بیرمان نەچتن بەردەوام ئاو بخۆینەوە دومیان خۆمان لە تشتی خۆر بپارێزین یا بە جۆرەی پێویست برین عینێک بەکاربیێنی ئەوینێک کە یوڤیلای دەجێتەوە ئەو کاتانێ ئەگەر ئیشمان زۆر زۆر لەبەر هەتاوی سنسکرین یان ئەو کرێمی دژە خۆر بەکاربیێنین و لەگەر لەفتر نەکەین کاتەکانمان ڕێکخین ئەو کاتانەی هەتاوەکە زۆر زۆر بەخۆتە شوێنێکی پزیشکەکەمان پزیشکی خێزانیە واتە لەسەر کۆی ئەو کێشە و گرفتە تەندروستیانەی کە هەمانە بۆ نمونە زەختە شەکرەیە سەوەفانە ڕۆماتیزمە هەر شتێکە ئەگەر خۆت پێت خۆشە هەر پرسیارێکت هەبێ ئەتوانی وەڵامیش یەکسەر لە خۆی وەرگری فەرموو. بەخۆم نەخۆشی ڕۆماتیزم هەیە لە مێژە تقریبان 15 ساڵەبی چیت کردووە لە ماوەیان 15 ساڵە هۆکارەکە پێیان وتی چییە؟ ناوە دەرزیم هەیە وەردەگرم لە بەندەرتوبی مانجێ 4 دانێ وەردەگرم هەفتەی دانێک لێدەم. ئێستا سەحەتت باشە ئێستا ئەو ماوەیە؟ دکتۆر ئێستا حالیان ئەوانم هێش وت 15 ساڵایت دنیا لەو جمگانت دەرکەوتی ڕۆماتیزمەکە لە پشتریخم بەڵێ عیلاتیشت هەیە ڕۆژانە بخۆی عیلات بەخوای حەبەتم هەیە حەبەت هەفتەی جارێک دەیخۆی ئەو
دەزیەکەی ئەه. زارەکە بەس بەڵێ. حەبەکە ڕۆژێ دوودانێ حەبەکە بە مەزبوطی دەخۆی جار لە فکر ناکەی بەری وەڵا گرنگە میسانە بۆی نەخۆشەکەت بەس هەز دەکەم بە سەرمای زیاتر بزەبت بە سەرما بە ئاوی سار دەبی دایم ئاگداری خۆت ئەدی هیچ ڕاز شتیان لۆدانای بە قورئان دایان نەیە بەس بە خۆم خۆ پێشتر ئەوەی مەزبەحیان و دانا بالضبط یعنی لە پاڵ عیلاجەکەەوە ڕاضە و ئەوانش عیلاج تەبیعی هەندێک ڕاضی سادە لە خۆت بیکەی لە ماڵەوە وەکیدم لەوەندانای وە زوو لە بۆچی مالێکی مامەگیان قورئان کات دەور دەبینی کات ئێستا من پێش کاتی بە قاعی ریاضی باشە ئێگەر نەچی بوو لە ماڵەوە یعنی خۆ ماڵەوە زۆر کات ناوەوە نییە هەل لێرە مەسەلەن بتوانانی هەندێک ئەوها بڕۆی پیاسە مەسەلەن جوولەکان لە شوێنێک کاتی سراحات کەم نانا بەس مالی خۆش چەند گرنگی پێ بدەیت لە بۆ سحەتی خۆت باشترە لەوەی باشترە بەڵێ ئەدی لە ڕووی خواردنەوەی تکیان نەگوت مەسەر هەندە خواردن هەیە دەبی ئاگدار سینیە خواردن بەخوای بەعام خواردنت صحیبی باشترە سەوزە و میوەکان باشتر بخۆی وازم شەکرە و زەختشت نییە زۆر باشە دەتوانی میوەکان بخۆی سەوزەکانی گرنگی پێ بدەیت شەکر و نان و برنج پۆزێک کەمتر بی ئەوانش کە چالاکی نەخۆشەکەت زیاتر دەبیتن ئەگەر ئەوانەکەم بکەی کەمتر دەبتەوە ڕۆژانە چەند جوڵۆ هەیەمامە با منەوە بپرسم زۆر کەمە یەکەی دێم لێ دادەمەتای وارێ ێوارە جسمەوە زودەم زۆر کەمە ئەها باشە خۆ قەیسەرەکە زۆر خۆشە ئەی بۆچی ئەلیۆ نایی تا ئەوێ لیۆ بڕێتەوە تا یەکێ خۆمان وەنیە پرسیارشتە جار سەردانی دکتۆری خۆت دەکەی دوو مانگ زارێک دەچێ زۆر باشە فەرساتی خۆم نوێ دەکەمەوە دەزین دەدەنێ زۆر باشە بەس شەکرە و زەختەکەت گرنگەوەی بەردەوام ئاگداری ساتەکانم بی لە فکر نەکەیانی زۆر باشە لەش ساغبی لەگەرەوەش بەڵێ دەرمانەکان دەتوانێت ناخودوو دابنەی لەوە لە فکر نەکەی ڕۆژان مەسەرەن ڕۆژانەکانی تێدا لە خودۆکی تایبەت هەیە دەرمانەکانی دەخێ ناوی ڕۆژانە دوای هەتەمشا خودۆکەی کە دەزانی ئەتۆ دەرمانە ئەوڕۆ خواردی دیاننا لە بیر نەکەی زۆر باشە دەرمانەکەت پێەیە ئەتوانین ببینین فەرموتا ئەو ئەچێت دەرمانەکەیانە دکتۆر ویتم لەسەر شتێک قسە بکەم ئەم دەرمانانی کێت ئێستا باسی ئەو قوتووەت کرد تەوانە ئەو قوتووە لە هەموو جیهانە هەیە ڕۆژەکەی لەسەر نووسراوە و خانەخانەیە و تۆجیایەکەی تەوانێ و حەبەکانی تیەکەی تا چەند خەڵکی ئێمە هۆشیاری ئەوەی هەیە وڵای هێز دەکەم تۆزە کەمە چکە تا ئێستا من ینی کەم دیتیتم خەڵک ئەو دەرمانانێ لە ناو تودا نابیتن ئەوش کاتی پێویست ئەگەر زۆر جانی هەبوو زۆر باشەوە گرنگە هەردووچیان زۆر گرنگە و کاتی پێویست بە زۆر پێویست پێنیان حملات کات پێویست زۆر باشە ئەوەش ڕۆژانە ئەخۆ بە مەزبوط نییە باشە دکتۆر ئەو گەرمایی ئەویە ڕێژی ئەمە گەرمیەکەی چەنە تا چەنە ئەمەکە خراپە ئەم گەرمایە بۆ ئەم دەرمانانە واللهی ئەوەیان بە جۆرەی دەرمان دەگۆڕێ باشە دەرمان هەیە دەبێت لە ناو سەلاجەبی دەرمان هەیە لە دەرەجەی حرارەی ژوورەکە ئەتیادیە دەرمانیش حەسب دەرمانەکە ئەوانە زۆربیان لە ڕێژەی ئەگەر دەرەجەی حرار لە نێو لە ژوورەوە بی دەرەجەی حرارەی ئەتیادی کێشەی نییە کەواتە دەوروبەری 25 بی ئاگادار بین لە سی بەسەرەوە نەبیتن ئەگەر جۆرە فێن کە کێشەی نابێت دەرەجەی حرارە لە دەوروبەری کێشەی دەستخۆ بەڵام پێشەوەی تۆ بچی ئەو حەبە بێنی باسی قوتو یەکمان کرد ئەم قوتۆ زۆر گرنگە حەزەکەم هەر خۆی زانیاریەکەت باتێ بۆی هۆشیارێکیش بێ بۆ هاوڵاتیان دەرمانت هەیە ڕۆژانە دەبی خودوەکێ خودۆکی پلاستیکی زۆر سادەیە ڕۆژەکانی هەفتەی لێ نووسرا شەمە یەکشەم دووشەم و لەگەر زخانەی تایبەتە مەسەرەن سبەینانە نیوڕانانە ئێوارانە دەرمانەکان تەوزیع دەکەی هەموو هەفتەی جارێک ئی ڕۆژەکە و ئی سعاتەکەی ئی جەناب زۆر کەمە هەفتەیەک مەسەن ڕۆژانە یەک دانەکەی حالێ مەسەن هەندێک نەخۆشەکەمان هەیە سەن ڕۆژانە سێ هەتا چار حەبی هەیە لی تێکرد لۆی لی تێکەن و لۆی لە فکریش نەکەی کە دادنانا قودوەکەی ئەتو ڕۆژانە دەزانی ئەوڕۆ چهەی بخۆی و لە بیر ناکەی قودوەکە ڕێکتر دەبیتن زرنان زۆر سپاس دەکەین ئینشەڵا تەندروست باش بیت
مامەگیان سڵاو لەبە زۆر چاوم بەخێر تەندروستی چۆنە بەتەمای خۆی باش یەخوا باش بی ببوورەکە لێرەوە تێپەڕیم دانیشت بوون لەگە خێزانەکەت حەزم کرد پتان بینم بۆ یەکەمین جارە پزیشکێتە لای هاوڵاتی حەزەکەم گفتوگۆیەکی تەندروستانە و زانستیانە بکەین پزیشکێکەشمان دکتۆر هێمنە بەخێر بێن زۆر چاوە زۆر سپاس دکتۆر هێمن پزیشکی خێزانیە لەوانەیە ئەمە کەم تا زۆر لەناو هاوڵاتیانە کەم بێت نەزانن پزیشکی خێزانی چییە لە ئیش و کارەکانی چییە بۆ هاوڵاتیان من حەزەکەم خۆت ئەگەر هەر پرسیارێکی تەندروستیت هەیە ئیتر زەختە شەکرەیە دڵە بۆ نمونە خەڵکانێک هەیە زۆر خوێ ئەخۆن خەڵکانێکی شیرینی زۆر ئەخۆن تۆ ئەگەر هەر پرسیارەکەت دەبێت ئەتوانین لە دکتۆر هێمنی بکەیت ڕۆژانە ئەڕۆن بە پێ لەگەڵ هاوسەرەکەتە دەچین بە سۆر نا بەڕاستی ینی بەس لە ناو کۆڵانی خۆمان هاتوچوو دەکەین ئەگەر فرسەت کەتشی ینی دەسوڕێن ناو عنکاوینە بە خۆمان لە ناو عنکاوان دەک دەسوڕین هیچ پرسیارێکی تایبەتت هەیە لە دکتۆرەکەمانی والله ئەمن بەنسبەت من بەس مەفاسڵە ینی پرسیارەکەم پێش فترێک بەربووینەوە ئەو پەنجەم حتا ئێرە جە دەمەوێت بچمەکن ئەوەی دوو دکتۆری دەرەجەیەک چوو بەڕاستی ینی بەس ئەوەیدا سەکەناتی ئەویش بە کەڵکی من ناهات بەڕاستی ئەو جە نازانم زۆر دەیەشی ینی ئێستا ڕاست دەکەم ئەوە حەزەکەی مایکەکە بگرە بێ زەحمەت مایکەکە با لای خۆت ئەو پێش چەندی هەلی هات وەڵاوە سێ مانگ بەڕاستی پێ بلێ طبعا اشعان لو قلتي اشعان لو قلتي اشعان بله نعم قوتي نيا بس قلتي عزيتي بوا ازيتي بوا قوتي زور باشا او ازار لو كاتيو هر بردوام هيت بردوام بس توربو او خان لا هيك هر او هاي بس هر او هاي بس ناتا راست كم بالضبط واستحركي او ها استوى او ندا ناتا قباب كم باش ازارك هينيا هيا قابي بشوم يعني شيء بكم يعني هوير ناتا يعني ما عندي بم براسي ناتا زور ديشي جانك اگر هبي بس لو ندي ناس قلت بس او ندي جار بار بروسكا كليرلي بروسكا كلير انا زور بي ليري جان زور بي ليري زور باشا ادي هيت تصور كردن رياضه حول الدا كردن والله استفادينا بو قلتي دكتورك تشوم دكتور لاس زور باشا يعني مفاصلي قلتي لنا واوي قرني نقرن خي تيكا حتى إيرا أمش كردم بزور نم كرد يعني براستي كردم بس لا إهمالي بس هر فائدينا هولي تقامل يعني كدام دنا لنا وآوي أو خي يعني زور رياضم ذكرت هيك ناشي فعلا بالضبط يعني زور باش بس كدر هنا يعني مثلا دي سنة عينا قراوة لو حالته يعني ما دام شكاني نيا لو اني بس توزق عزيتي بوا بس مهم رياضه وتصور كردنو اوانا تسند بردوام بي ورده برو باشي هيك برسيال اي ماما قد هذه فحوصات بكي صالانه زار والله لا ميديا فحوصات ذكين شش ما زخمني سكريني وزور باشا بس لو تمن انا انسان دبي صالانه فحوصات تجيب بالنسبه لي صالة دارك كافية فحصة تسورية شكرية زختي خود بقري او انا جرينجر صالانه مثلا والله اخر ديزاين شيء لو زماني بله يعني توشبون بزلطه وفيات زور بوا زوره انا يعني حقيقه دترسي بالضبط انا دبي منازعه بيغمان صالانه وفحوصاته بكي وهندك روشتن زياد بكي زور جرينجر يعني روجانا روشتن هندك زياد توزي روشتن زياد كان او باشترا به بوتن درستي خوتان دادشت تشني كي باسكت خو هيش نويت زدولي خو بريتشي نعمتها بقدر رياضه وبقدر خواردنك مو جرينجر باسي كرد كاشمير كان خون حزك امن او باشا امن خون منير امن ساعتك دنويان دو هالدستم دي ساندنو ساعتك دو من زور خرابه دلي يعني زنك بكاربينا يعني كالسيوم بكارينا لباي اواش فيتامين دي بكارينا يعني اوانا تيكلا بس زنك كم بكارنا هنا هذا لي زنك باشا اويش ذكرم اويش ذكرم بكاردين بس او ما شاء الله دكتور اگر تير خو نبم ساوم ديشي لوتم ديشي دمم ديشي جهكانم ديشي يعني دبي تير خوبم او مرتاح دست خوش هيش نوي خو زدولي خو بريتي لو ما اقري اواني كخويان باشنيه لو ما ودريش يسا معرض لبو نخوش يدريش خانه
لەناو شیرینەکانین بۆ بە پرسیار لام بەڵێ شیرینێکی هێجگار زۆر هەیە نازانین چۆن بیخۆین و نازانین چۆن مامەڵێکی لەگەڵا بکەین بە تایبەتی لەگە مناڵەکانمانەوە گەنجەکان من ئەبینم سەعات 9 شەو و 10 شەو لەناو کافتریاکانە دانیشن شیرینی ئەخۆن ئەمە تا چەند کاریگەری لەسەر تەندروستیمان بەجێڵێ شیرینی خواردنێکی زۆر خۆشە ئەوما حەزمان لێیە بەس دەبی زۆر بە زیرەکانە مامەڵی لەگەر بکەین چکە شیرینی وەکو شیرینی زۆر لە بۆ دەستەمان استفادەی نییە ئەوەی استفادەی لێ دەکەین بە دەرەجەیەک پرۆتینە کانزا و ڤیتامینەکانە هەتا حدەک چەوری شیرینی دەبی وەکو تام بەکاردێ نەک وەکو خواردنی جەمی ڕئیسی وریابین لەو حالەتە لە هەموو عمرەکان طبعاً لە منداڵان هەر زۆر مهمە چکە زۆربەی ئەوان واگەشەی دەکەم پرۆتینیان یەکجار زۆر پێویستە چەوریەکانیان پێویستە بە شیرنی دەبێت بزانین بزیرەکانە داکوابەکەش دەرە بزیرەکانە مامەڵە دەگەکە ناکرێ منعیکەی منداڵە حەزی لێیە بەڵام یەکەم شت شەوان مەمنوعە شەوان نابی خواردن لە کاتژمێر چەنەوە ساعتەوە بتوانم برم 8 دەبێت آخر جەم بخورێ تەواو خواردن دەبێت ئەو کاتە منداڵ بنویتن نابی خواردن دەبێت لە زوو ئێوارە نان بخورێ خلاص ئێمە یانزەی شەو مناڵەکانە بینی خەریکی دۆدرمە خواردن ماتۆر دلیڤەری دێ و مەساتە شەوان ساعت 11 ئەو شتە زۆر خراپە چکە هەموو سیستەمی هۆرمۆنات و مێتابۆلیزمی ناو دەستە تێک دەداتن بە هۆرمۆناتەکان ناتوانین خۆی بکاتن ئەو کەسە یعنی ئەگەر بەردەوام بی لەسەر ئەوکارە معرض دەبی لە بۆ نەخۆشی درێژخایەنەکان ئەو دە شەکرەیە چەوریە زۆر لە نەخۆشیەکان سیستەمی هۆرمۆن و گەشەی باش نابێتن بە دەبی زوو ڕابگیرێ بابەتە دووەم شیرنی ئەگەر خورا مشکلە نییە بە ڕێژەی دیاریکراو بی و کوالەتی شیرنیەکان باش بی ئەمە هەر شەکر نەبی هەندێک شیرنی هەیە بەس شەکرە شکر و ڕەنگە هیچ تر نییە هەندێک شیرنی هەیە مەسەرەن کێکێ پسکی تێشتێکی تۆزە شتی دیکەی لەگەرە تۆزە باشترە میوەکان باشترن سەوزە ڤیتامیناتێکی باشتری لەگەرە چەند هەر میوەی وشکراوە میوەی تەڕبی باشترە لەوەی ڕێژەی شەکرەکەی زۆر بەرز نییە ئەمە چ هەیە میوە وشکراوەکان ڕێژەی شەکریان باشترە لەوەی مەسەلەن تو شەربەتەکی ئەوەی بازار بخۆیەوە ڕێژ شەکرێکی کەمترە و نوعەکەشی باشترە و لەگەر سەوزە لەگەر کانزا و ڤیتامینێکی زۆری تێدایە لەگەر ڕیشاڵەکانی تێدایە کە میوەی ساغ بخۆین ئەوە گرینگە و ئەوها تەماشە شیرنی بکەین ئەگەر هەر خواردمان شیرین ئەگەر هەر منداڵەکە دەیخوارد ممنوع نهائیان بە هیچ شێوەیەک نابی پێشتان خواردن شیرنی بدەینە منداڵ سعات 11 نیورانە برێ من ئەو نەستەلە دەخۆم و بەکەیف خۆ نەستەلە بخوا نهائیان نابی ڕێگە پێدراوە بیتن ئەگەر هەر دەخۆی ڕێژەکەی دیاریکراوبی و لۆی دانێ لەسەری دەکەمە شەرت و گرە و نانەکەت خوارد دوای ئەوە دەتوانێت شیرنیەکەت بخۆی ئەگەر ناتوانێت زۆر ڕاستە ممنوع نییە لێت ڕێژەکەی کەمبی بەس پاشی خواردن دوایانی نیورانێ دوانانی ئێوارە تۆزێک مشکلە نییە بەڕێژەی دیاریکرا بۆ شێوە لە گەوران هەتوو بکرێت لە شیرنی دوور بین بە مناسبەبی لە کاتی مناسبەکان ڕێژەی دیاریکراوبی دیسان دەگەڕێمەوە کوالەتی باشەکان بی میوە بیتن خەڵکەیە 6 پاقلاوە 7 پاقلاوە 10 پاقلاوە خۆ وەڵڵاهی ئەوانە حالەت چکە سیستەمی مێتابۆلیزم و ڕێخستنی ئینسۆلین و تەنزیمی شەکر و چەورەی ناو جسم هەموو تێک دەچێتن ئەو کەسە چەوری سەرجەرجی لۆ دروست دەبی چەوری لە ناو زجی لێوە خڕ دەبێت وەرگی ئەستور دەبیتم قەڵەو دەبێت کێشی زیاد بەتایبەتی ئەگەر جوڵەشی لەسەر نەکەین دکتۆر جوڵەشی لەسەر نەکەی ئەوە خراپتر ئەو کاتە بێگومان زەختە سوکەریە نەخۆشی درێژخایەنەکانە جەڵتەی ئەوانە هەموو لێ نزیک دەبتەوە زیاتر ڕاستە باسی ئەوەمان کرد کە چۆن دوای ناخواردن بیخۆین پێش ناخواردن نەیخۆین دوای ناخواردن مەبەستت ئەوەیە لە هەندێک شوێن خوێندومەتەوە لەسەری مەبەستی ئەوەیە کە زۆر بە خێرایی ناچێتە ناو مولمولەکانی خوێنەوە هێواشترە بێگومانە تۆ کاسە معیدەی خواردنی خواردیە مەسەرەن بەشێک ئەگەر زەڵاتە و سەوزەی باشی لەگەربی ئەو کاتە کە شیرنیەکەش دەخۆی لەگەر خواردنەکە تێکەڵ دەبێ و حالەتی ئیمساسی تۆزێک هێواشتر دەبێت ڕێژەی شەکر لە ناخوێن تۆزێک هێواشتر بەسەر دەکەوی بەڵام ئەگەر ئەتو لە معیدەی بەتاڵ شیرنی بخۆی زۆر بە سەریعی شەکرەکە لە ناخوێن بەرز دەبی ئەو کاتە تەنزیمەکە خێراتر تێک دەچیتن بێگومان مامیگان سلااو لە بێم کاتۆ باش تەندروستی چۆنە یاخوا باش بیت بینیم حەزم کرد بزانم
تەندروستی بەڕێزت چۆنە الحمدلله دکتۆر هێمنم لەگەڵایە پزیشکی خێزانیە حەزەکەم خۆت هەر پرسیارێکت لێی هەبێ لێی بکەیت و وەڵامت بەتوانێت باشە سەرچاو بخۆم زەختمەیە بەخێر بێ سەرچاوم بخۆم زەختمەیە سوکەری شومەیە یەک تۆ سەود بەرزکەیتەوە بێ زەحمەت زەختی شومەیە و سوکەری شومەیە ئیدی ئاوی دەخۆم بە سوکەریەکەی ناخۆم بەڵام وەختێک زۆر بوو ینی ئەوەکەم سوکەریەکەم تقریبا حەوت بوو ئێستا دەوری شەشە لەو دەورەیە باشە زەختەکەشم چکە زۆر دەگەڕێم زۆر دەگەڕێم زەختەکەشم ڕامگرتو ینی لە 12 ئێستا بەسەر ناکەوێت ڕۆژی یەک دانە ئەبی دەخۆم چەند ساڵە زەختت هەیە؟ 5 ساڵ 6 ساڵ ساڵە شەکرەکەت هەیە؟ بخوا ئەوە هەر 2 ساڵە 3 ساڵە بێت زۆر باشە چەند ساڵە هەیەی دکتۆر؟ 3 ساڵە 5 ساڵەکە زەختەکەی هەیە حەبی زەخت بە مەزبوطی دەخوا هەموو ڕۆژ باخوای سێ ڕۆژ جارێکەوە ئەوەشی دەخۆم مەزبوطی زۆر گرنگە بە مەزبوطی بخۆ وڵای دکتۆریشە دەڵێ بە مەزبوطی بخۆ بەس سەری ئەوم نەکردی ینی 5 ساڵ هەر ئەوها جار هەفتەی حەبی دەخۆی یەک حەبت هەیە ڕۆژانە کەمیشە ینی ئەوکەی دەرزەکەی زۆر خۆت دەکەی جاردە تقریبا زیاتر ئەگەر نەی خۆم پێش 6 ڕۆژ نەی خۆم دەڕوا تا 18 زۆر زۆر تۆزێک ناڕێکێکە داربی باشترە ئەدی شەکرەکەت حەب دەخۆی الحەمدولله ناوەڵە نایخۆم حەبت پێویست نییە شەکرەکەم تەرکم کردو وڵای کۆنتترۆلم کرد چەندە ئەگەر لە خوێنی بکەیت لە خوێنی دەیکەم تقریبا 114 تا 20 دێتنە تا چلی دەڕاتنەوە زۆر دوایان ئەگەر بکەیت دوایانیش بکەمە تا 180 زۆر باشە باش پارێزی دەکەی پارێزی دەکەم مەسەلەن خێ کەم بەکاردێنێ پێشان کە مەسەلەن دیشتەمەم زۆر دەخوارد ئێستا وازم لێنەوە یان دیشتەمەیان مەسەلەن بەخوا ڕۆژە بوو لەوانی چیلۆیەک دیشتەمەم خوارد ئەرێ بەخۆ نان و برنج و ئەوانە کەمت کردیا بەخوای کەمە ئەوانم کەم کرد زۆر باشە ئەدی ڕۆیشتن دوازم باس زۆر باشم لێرە دەچم زۆر جار بێرە دەبە دەسمەوە شارەت و با لێوێ دەسمەوەکن فاملیمۆ بە پێیان ماشەڵڵا ڕۆژێ لەوێ ڕا بە پێیان دێمێرە بەخوا هەموو ڕۆژ ناوە هەفتەی 4 ڕۆژ تقریبا ئەوە گرنگە تۆ پارێزی دێکە ئەو ڕێ لە زۆری دێکەی بەوەی ڕامگرتەوەی لە هاتێت و حەبی شەکرت پێویستنی نمونەکەلەوەی هەر کەسێک ئەو نەخۆشی درێژخانانەی هی دەتوانانی بەبێ حەب کۆنتترۆلی مەحەدل جاروێ خەوم دێ خەویانی نازم وڵی نازانم ینی دەکەوەمی وڵی ئەو ماوەیەوە هەمە ئێستا خەوشتی ئەوم دێ ینی بڕک هوڕم ژانە سەرشتی لەگەر نییە ناوەڵی باشە نییە بەس ئەو قۆڵم سرە مەحەدل هەمووی ژانی لەگەرە یان بەس ژانیشی لە بەمعدەلی بەمعدەلی بەردەوامیە تا پەنجانم ئازارت لەم فقراتی ملیوانت هەیە چمە ریاضی با چمە ریاضی هەموو ڕۆژ پێم نەکراوی ئەگەر دکتۆر گوتی ئەگەر بزانی خۆت ماندی نەکەی لە ماندی هەر دەبی دەزمە مازەینی سەرێ دێمە شای دەبم دێنم هەرماندی دەبم بەس سرعات بدەمێ نامینێت ڕاستی لەگەی سرعتی زۆر باش نوایە تۆزێک سۆفانی فقراتی ئەمە کاریگەری لەسەرەوە دروست دەکات دکتۆرەوەی کێسە باسی کرد سۆفانەکە کاریگەری لەسەر ئەو سڕبوونی دەست باسی کرد دکتۆر باسی کرد گوتی ئەنی کاریگەری دروست دەکات بە پشکنین هەیە وەڵاهی گوتی پشکنی نایی لە ڕاضە ڕاضەکەی ملی پێی ناوەڵانی گودا بەس گوتی ڕاضە من لەو پۆزیشنە بینێتەوە ڕاست گوتی هەموو ڕۆژە دەبی بێ 20 مانگەکەوا دەبی بێ لۆ ڕاضی ئەچی بۆ ڕاض ناوەڵی چوم هەفتەیەک چوم دیوازم لێنە لەبەر پێم ناکرێتنەوە دوکانەکانمان ڕاستەکەی هەموو ڕۆژێ سادە هەیە کە لەوێ دانیشتی دەستی خۆدا دەنێ ئەها بەم لە زەخت دەکەی لەو ئەولایە لە سەر لە خواری ینی ئەها دەستا دەنێ لۆ پشتەوە ئەو ڕاضانە سادەی لۆ فقراتی دەستفادە لێ دەکەێت دەتوانێت لێرەوە بیکە پێویستی بەقاعش نییە ئەوە دەتوانی ئەوانە و دەست خۆشی لێ دەکەم خۆهاش بەس دەمینێتەوە حەبی زەختەکەش دەکەی دەیکەم ڕۆژانە دەیخۆم برزونزم دەبی برزونزم دەبی پیسان ینی لەوانەیە خوانە خواستە ڕۆژێک عزیز ئاگاداری بی باش بەس ئەوە تەندروست باش بی ئەوە شتێکم بینی دکتۆر پیشانی تۆیە ئەوە پیشانی دکتۆریشمدا دکتۆر دەریازەیە خۆشکانی ئەحمەد خۆشکانی ئەوە تەقریرەکەشم بێگوتی مەیکە زەرعەکەی مەکە دوێنێ برمەکن دکتۆر فەقی محەممەد مراد ئەیە برمەکنەوە ئێشگوتی بە فەوڕیم بیکەی باشە تاخیری نەکەی
ئەوەی مستشفى میهرەبانە. لەو حالەتە ئەوە کە گرێک لە سۆنەر دەرچووە بەڵێ لێرە ماسەفاتی گرەیەەکە مهمە کە دکتۆرەکەی سۆنەر تەماشا بەڵێ هەم لای حەزمی زۆر گەورە نییە بەس هەندێک ینی شێوەی گرەیەەکە مەسەرەن شیوەی دەکات بەڵێ پێویستی بە تابعی بیزیات بەڵێ بە جۆرەی ئەوە دەتوانین بیچی زەرعەکەی بکەی باشتر بیکەی باش بەس حەزمەکەی گچکەیە جە هەندێک لەوانەیە پێت برێ فترە چکە سۆنەرشکەی لۆ بکە ئەوجا ترسی نییە حالێن ئەوەندەنی بلم ترسێکی زۆری هەیە وانە خواستم نەخۆشیی بابرین لەو بابەتانەی هەیە بەڵام تابعی دەوێ حالینەوە لەوانێت تۆزەشکە سۆنەرشکە بکەی ئەو کاتی قەراری لەگەڵ دکتۆرا بووین لە شەقا پێکەوە گفتوگۆمانەکە بەڕێزیش توان بینی حەزەکەین گفتوگۆیەکی تەندروستانە بکەین بۆ یەکەم منجارە کە پزیشکە بەڕێزەکان ماندوو ئەبن و کاتی خۆیانە گرن و دێنە لای هاوڵاتیان لە بارودۆخی تەندروستیانە پرسنەوە پزیشکە کەشمان دکتۆر هێمنە پزیشکی خێزانیە بۆیە ئەگەر هەر پرسیارێکت هەبێ بۆ نمونە لەسەر شەکرێت دڵە زەختە ئازاری مەعیدێ ناوسکە ئەم شتانە ئەتوانی لە دکتۆر هێمنی بکەیت دەستەکانتان خۆشبی بە خێربێن سەرچاوان هیوای سەرکەوتنتان و دەخوازم دەستخۆشی لە دکتۆریش دەکەم هیوادارم نمونەیان زیاد بی وەڵا وەکو پرسیار کەسنی ئەوڕۆ نەخۆش نەبی پرسیارمان هەیە دکتۆر کێشەی مائیدەم هەیە من دایم ئەوزە لە ڕووی تەندروستی و ئەو بەیتار و ئەو شتانە زۆرجار ئەڵێن ناوکو و ئەو شتانە کە تۆ هەتا چەند دەتوانانی قەنەعەت بە نەخۆش بێنی ئەوە ژانی مەعیدەیە یان ناوکە دکتۆر ئەمەی کە ئەمەڵێ ئازاری مەعیدەیە تو ژانێک تێ لە زگت بزەوە لێرێ لەو شوێنە لەکەینی ئەو ژانە لەوەیە ئەو هەفتەک دەبێت پێشتر نەتبووە پێشتری شەم داردارش هەت بووە مەسەلەن ساڵە دوسێ جار یان دوسێ جار بزەوت ئازارەکە زۆرە بزەوت ئازارەکەی زۆر یعنی ئەوها بە بەردەوامی ینی شێوازی ناخواردن و ئەوانم هەمووی تێکچوە ینی ئەو ژانە ئەفەن وەکوستانەوە سپێ دەکەی یان نانە بەس ئازارە ژانە داخلی مایدەنی خوار مایدێ ئەو ژانە دەستە لە چیتکە مەسەلەن شوێنی پشت ئەو ژانە هەز دەکەی هەندێک جار زۆرتر هەندێک جار کەمترە بەدایمی یەک ئەوەیە یەک ژانە خراپتر نبوو باشتر نانە خراپیان بەس پاڵ دەکەوم لە سەزگ هەز دەکەم ئازارەکەم نامێنێ لە پاڵکردنی نامێنێ ئەدی لەگە خواردن هەر دژمنم بوویتە خواردن زیاد دەبی ژانەکە نان بخۆیت زیاد ناوی بەس تەبیعاتم خواردنی نابە مەعیدەت گیرە بزەوت بەیت شتێک خراپتر نابی ژانەکە نانە ینی تەجروبەم کردیە وەکو ماستاویان هێلکە ئەو شتانە بزانم ئازارەکەی زیاد بکەیان شتێک بەزە شتانم نیە ئەدی لە برسێتی زۆرترە کەمترە لە برسێتی طبعا هەموو ئازاری مەعیدە شتەکەوتە سەر زیاترە لە برسێتی زیاتر ژانەکە هێرن زۆرشانەوەی لەگەرە نە مثلەن ئەوەی برین سیستەمی زگ و ئانە تێک هەمووی تێک غازات دەکەی زگت پرۆف دەبی تاو لەرز و ئانەی لەگەر نییە بەس بێ تااقەتی بەس بێ تااقەتی کردی هیچ نەخۆشی چکرد نییە لە خۆت وەکو نەخۆشی بەخوای وەکو نەخۆش چاوری ئەوانم هەیە چاوریت بەرزە لە مێژە یانەویش لە مێژەیە فحص دەکەی جار فحص دەکەم خینم زیادە جار بە جار دەسم خین دەدەم خواردنەکی چاوەڕ بخۆم شان و مروژانە سرم زیاد ئەدی عیلاتی چاوریەکە دەخۆی نە پارێزی زۆر ئەوە زەڵات هەیە ئەو شتانە زۆر باشە ئاخرجار فحسی چاوریەکانت کردیا وەڵڵا لە مێژە لەوەتی بازار نیە هەر
پێمان بە شار ئۆتوبانەکەت هەری واقعەتەکەی هەوای زۆر باشە تەندروست باش بیشەڵا سەلامەت بی ئەو حالەتە لەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە ئایا ئەوە مەعیدەیە یان ناوکە ئەمن لێرە ناوکەوتن لە پزیشکی شتێکوانیە بە ناوکەوتن عەزەڵەیە و گۆشتە و ئەوانەیە تر شتەکە نییە بەربوون ئەمە تەنها لە ناو خەڵکا باوەوە نیە نیمانە لە ڕووی پزیشکیەوە دەمینێتەوە لەوانی ئەو ژانە لەوانەی تێکچوونی سیستەمی مەعیدە بیتن ئەو جەبە ئیلتیهابی بەکتریا مەعیدە بیتن ئایا قۆڵۆنە مەسەلەن ئەو فترەی خەوت خەوت باشە بەخوای سیستەمی خەویشم تێکچووە سیستەمی خەویش پێشتر سعات 11 خەوتم ئێستا جاروە لەسەر جێگار ئەولاولاک لەوانەیە بابەتە قەلقی ئەوانەبی سیستەمی خەو هەموو بەعام تێکسوە ڕاست فەوانە دەبی پشکنینی دەبێت بەڕاستی پشتیار دەکەم ئەگەر ئەوڕۆ کاتت هەبیتە سعات 3:30 4 لامان ئەو کاتی شتینەکانە لۆ دەکەین سۆنەرێک پێش دەبی دەبیتێکی بکەینەوە ئایا هیچ شتێک نییە دکتۆر ویستم لەسەرەوە قسە بکەم بەڕێزت ئەتوێ بڕیاری ئەوە بێ ئەم کەیسە بێتەوە بۆ عیادەکەی خۆت باشە ئەگەر کاتی هەبی ئەگە خۆت ئەتوانی ئەمڕۆ لەگەڵ ئێمە بیت و بیتەوە بۆ عیادەکە ئاساییە باشە بۆ لەبەرەوەی ئەوەنەی هەستم کرد پزیشکەکە ئەڵێت پێستی بە پشکنینە وایە دەستکارتان خۆشوی ئێمە هەوڵەین پشکنینی بۆ بکەین ئەو پێداویستیانەی خۆشەویستە ئێمە هەوڵین پشکنینی بۆ بکەین دوای بەرنامە لێرە کە تەواو بووین دەچینەوە عیادەکە خۆتان نەزانن کە هەندێک شت هەیە کە ئێمە ناتوانین تەنها لە دەرەوە بە قسێک بڵێن ئەو کێشەیە هەیە کەیسەکەیان ئەو نەخۆشە بۆیە دەبێت ببرێتەوە بۆ عیادەکە لەوێ پشکنینی بۆ بکەین بزانین پشکنینەکان چیمان پێڵن دواتر دەرئەنجامی بەرنامەکەشتان پێ ئەڵێن. بەگومان کۆمەڵە خەڵکمان بینی و قسە و گفتوگۆ هەر یەکە و کێشەیەکی هەیە پێشم خۆش بوو کە ئەوەمان بڵاو کردەوە کە بەڕێزت وەکو پزیشکی خێزانی ئەمە بۆ خۆی کەمتا زۆر هاوڵاتیان لەوە تێگەیشتن کە چۆن مامەڵە لەگەڵ پزیشکی خێزانیا بکەن ئەو ڕێکارانەش چین دەیگرنە بەر بۆ ژیانی تەندروستی خۆیان ویستم لەسەر شتێکی دیکە قسە بکەم بێگومان هەرێمی کوردستان بەگشتی ئەگەر بە نمونە وەربگرین ئێمە زۆر باسی کاربۆهیدراتەکەین خواردنە چەورەکان ئەو خواردنانی کاربۆهیدراتیان بەرزە تۆ سێرەکەی زۆربەی زۆرمان هەڕەڵێ نەیخۆی بەدیلی ئەوە نازام سەوز و میوە بخۆم بڵێ ڕاستە ئێمە بێ سەوز و میوەکان زیاتر بکەین بەپێی تەندروستی خۆمانەوە ژیانی گوزەرانی خۆمان زۆربەی کاتی ژەڵێن بە پێ بڕۆن ئایا ئەمە یەکەگرێتەوە خەڵکی ئێمە لەگەڵ ئەم بابەتە زۆر یەکەگرێتەوە بەهۆی کەشوهەوامان بەهۆی کارکردنی ڕۆژانەمانەوە بەخوای کاتێک ڕێنمایی دەدەینە خەڵک دەبی پێشەوەی ڕێنمایەکە بدەین ببینە مامۆستایەکم حازرە بدەینەوە ببیرەوە خەڵکەکە بپرسین ئایا ئەتو چ دەکەی ڕۆژانە چ دەخۆی پێشەوەی پێی برێم چۆن خەڵکی زۆر ئاگاداری خواردنی خۆیت یعنی ئەوە نی هەرچینە خۆش بی معنا نازانی بژیە دەبی تۆزێک بە حەزەرەوە یعنی معناوە نیە ئەو خەڵکەی نەخۆشە نەزانە ئەوەی نەخۆشە خەتای خۆی نییە یان زروفێک وای لێ زروفێک لە پشتەوە هەیە دووەم کاتی کەدین کە ڕاضە بکە و بڕۆ و ئەوە دیسان عینی شت یعنی مەسەن خەڵک هەیەکری کارە بەسەر ئێستا خەڵک هەبوو لێرە دیتوان وتی من ناچمە دکتۆر بە حیاتی لۆ لەبەرەوەی من سمێنێتە ئەوارە لە ئیشێمە مەزانینی ئەسڵن بژێوی ژیانەکەی لە پێشانی قورسە ئەمە یعنی دێ بە حەزەرەوە بینیان هەندێک کەسێکری کارە ئەسڵن ماندیە زۆر لە ئیشە من پێ برم ڕاضە بکە دووەم ئەو کات ئەوانەی مەسەرەن یعنی کاتێک بە کەسێک دەری ڕاضە بکە تەماشاکە زروفی کووە ئەوەلەن حەسەب یعنی ڕێنمایی وەرزشکردن دەبێت لەسەر شێوازی ژیانی ئەو بی کەسەکە لێرە دەستبێنێتە ئەوارەیە لەوانی ناتوانانی بستە ڕاضە بەڵام ئەلێرە ئەگەر ڕێنمایەکە والۆ بکەین بەگوێری شوێنی کارەکەی بەگوێری ئەوە توانی ڕاضەکانی خۆی بکات پیاسێک بکات مشکلەکەەوەی لێرەش ڕاضەکردن لە وڵاتمە تۆزێک زەحمەتە چکە گەرمە زۆر وڵاتمان گەرمە وشکە زۆر ئەو فترەکە تۆز و خۆر هەر خلاص نەبوو ئەوانش ڕێگرین لەوەی خەڵک بتوانی ببەردەوامی ڕاستە لێرە ئەوە بگەێنین ئەو کاربۆهیدراتی کە ئەشی خۆین یان ئەو خواردنانێکی خۆین بەپی پێویست بێت و ڕێژەکەی ئەوەندە زۆر نەبێت کاریگەری لەسەر خەڵک دەبی وشاری ئەوەندەی هەبی کاربۆهیدرات دەبی شێواز بە دیاریکراوی بخورێنە گوڵ بەڵێ خۆشەویستان خۆتان بینیتان لە بەرنامەکەیە کۆمەڵە هاوڵاتیمان بینی لە ناو قەیسەری هەولێر و لە
شوێنە گشتەکانی بازاری هەولێرە بینیمانن یەشێک لەوانە پێویستی بەوە بوو کە پشکنینی لە عیادەکەی دکتۆر هێمن بۆ بکرێت بۆیە بڕیاری پزیشکەکە ئەوەیە کە ئەو کەیسە ببرێتەوە ئەوێ و لەوێ پشکنینی بۆ بکەین جا ئەچینەوە عیادەکە بزانی لێ پشکنینەکان چیمان پێ دەڵێت و دەرئەنجامی بەرنامەکەش چی ئەبێت بگومان لە بەشی یەکەمی بەرنامەکە بینیتان ئێمە هاوڵاتیەکمان بینی لە بازاری شاری هەولێرە ئیدی لێرە پزیشکە بەڕێزەکەمان دکتۆر هێمن خۆی بڕیاریە کە پشکنین بۆ ئەم هاوڵاتیە بەڕێزە بکات پشکنینەکانیشی بە تەواوی ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ ئەم هاوڵاتیە بکاتە دیارەک دکتۆرگان من سپاس دەکەم زۆر سپاس ئێستا چیت هەیە بۆ کەیسەکەمان ئەبێت چی بکات بۆ ئەوەی ئێمە دەست پێ بکەین کاگارم بەخێر بێەوە زۆر سپاس خێرانداری دکتۆر جان تۆزە گوتت ناو ئەو سەرەوەی زیگ و ئەوانە دێشی ژانەکە هەفتەکە هەیتت و ژانەکە بەردەوامە زۆر ڕەتی بە خواردنەوە نەبوو هێرن زۆرشانەوە نییە ئەوها بواسنە تا دەرزت نییە چەند جارشکش پێشتر حالەتت هەبوو خواردنیشتی ئێستا پێ ناخورێت زۆر زۆر بکەن هیچ کەمە باز بکە هیچ شکار ئەوە نەبوو وەکو ئیزافە لەسەر شێوازی ئازارەکەم بەس وەکو نەخۆشی تر بەڵێ ئەوم هەیە بەڵێ چی دیکەتەیە وەکو نەخۆشی وەکو نەخۆشی چەوری ئەو شتانە هەیە بەسم هەر باسی ڕابط نییە بە نەخۆشیە هەر ئەوەیە دەست دکتۆریان چی بۆکەیت لێرە ئەمە فحسی خوێنی لۆ دەکەین بەڵێ فحسی ڕێژەی خوێنە فحسی ئیلتیهاباتە فحسی زانین ئیلتیهاب معدەی هەیەیانە لەگەر سۆنەرە چیرۆ دەکەین ئەوەی دڵنیا بینەوە کەوا کێشەی بزانین قۆڵۆن و معدەی هەیە لەگەر ئیلتیهابات دەگەر باسی چاوری کرد بزانین چاوریەکانیش ئێستا لە چڕێژەکە باشە کاتە خۆشەویستان دەچینە لای تەواوی پشکنینەکان کە دەرئەنجامی پشکنینەکە دەرچوو ئەو کاتە دەگەڕێنەوە لای پزیشکەکە و بزانین پشکنینەکان چیمان پێ دەڵێت و ئیتر دوای ئەوە چی بۆ ئەنووسێت و هاوکاریەکانی پزیشکەکە دواتر لە کۆتایی بەرنامەکە بۆتان نەخینەوە. خۆشەویستان هاتیینە کۆتا بڕگەی بەرنامەکەمان ئەمە ئەو پشکنینانە بوو کە پزیشکەکە بڕیاریە بۆ ئەو کەیسەی بکات بۆ کاگارام وا بوو کاگارم ئەمەش کۆمەڵێک پشکنینی دیکە بوو کە هەموو ئەم پشکنینانە بێ بەرامبەر بۆ کەیسەکە ئەنجام درا دکتۆر گیان خۆت دەرئەنجامی بەرنامەکە بە هاوڵاتیانمان بگەنی و بە کاگارامیش بێزەحمەت سۆنەرەکەی چەند شا بکەین باشە حملە سۆنەرەکە باشە هەموو شتەکان باشە هیچ شتێکی گرەیە یان نەخۆشیەکی زەرداوت کلیەکانت هەموو حملای زۆر باشە لە فەحسەکانی دیکەشتم شاکەین حملای ئیلتیهاباتی خوێنت نییە ڕێژەی ئیلتیهابات و ئیرگەسید و بەکتریای معیدە ئەوانەت هەمووی زۆر تەبەیە باسی سێ مانگەی شکرشت کرد ئەویشمان لۆ کردی ئەویش باشە چەوریەکانت ماشەڵڵا زۆر باشە حالێن هیچ چەورێکت بەرز نییە ڕێژەی خوێنیشت باشە هیچ کێشت نییە کەواتە بە کۆی گشتی فەحسەکان زۆر زۆر باشە ئەگەر ئەوها بیتن بە جۆرەی ئاڕازەکانی جەنابت بە جۆرەی ئەگەر ئەو فەحسانە بخەینەوە سەریەک لەوە دەردەکەوێت کەوا احتیمالە جەنابەت ئەو ماوەیە باسی وت کرد پڕ قەلاقیت زۆرە خەوت تەواو نەبووە فەوە ژوا دەکا ئاڕازەکانی بۆڵۆن زۆر زیاتر بیتن لۆیە چکە ڕەبتە ینی واشێرە ئەو کەسێک کە مێشک و دەرونی ئارام نەبیتن یەکسەر ناو زیریشی ئارام نابیتن فەی هەندێ حاولەکە فترێت تۆزەک پارێز بینە خواردنی دەرەوە وەزم بە جۆرەی شەکەشت و هەل لە دەرەی ئەوش کێشەکە لۆ زۆر بەدەگمە خواردنی دەرەوە ئەو گەرەک باشە هابیتن سەوزەمی وە زیاتر بخۆی و خەوت باش بکەیەوە محاولە بکەی زوو بنووی زوو هەستی تۆزێک وەرزش ڕاضە لەگە چەند حەبەتی بەسیتی لە بۆ ئەو ئازاری بوو دەنووسین دکتۆریان کاتە ئەوەی کە هەستمان پێ کرد لەم بەرنامەیە ئەوە بوو خۆشەویستان دەرئەنجامی بەرنامەکە ئەوەیە کە لەوانەیە ئەم بەڕێزە کۆلۆنی هەبێت بەهۆی بیرکردنەوەی زۆر و ناڕێکی خەوەوە وای کردووە کە کێشەی کۆلۆنی بۆ دروست بێت
دکتۆریان خۆت دەرمانوشتی بۆ نووسی دواتر و دەرمانەکانیشن پێشکەش دەکەن و زۆر سپاس ئینشاڵڵا ئیستیفادە دەکە دەستەکانت خۆش بێ خۆش لە بەرنامەکەی و ئینشاڵڵا هیوادارم سودمان گەیاندی منیش هیوادارم سپاس بۆ ئەو هاوڵاتیاش کە ئەمڕۆ لە بازاری هەولێر بینیمان خۆشەویستان و عزیزان لێرەدا بەرنامەکە کۆتایی پێدێت من تەنها ئەوەندە دەڵێم کە تۆی هاوڵاتی زۆر گرنگە ڕاوێژ بە پزیشکە خێزانەکانی خۆتان بکەن ئیدی هەر پزیشکێکە و لە هەمان کاتیشە تەنها و تەنها ئەو دەرمانانە بەکار بهێنن کە لەژێر ڕێنمایی پزیشکدا دەنووسرێت نەک ئەو دەرمانانەی کە بۆ نمونە دایکمانیان باوکمانیان دراوسەکەمانیان هەر کەسێکی دیکەی خێزانەکەمان بێ ئەماناتی ئەڵێمە بۆ ئەوە باشە نەخێر لەژێر ڕێنمایی پزیشکا بمێنەوە هیوادارم هەمووتان تەندروست باش بن تا بەرنامەیەکی تر و شوێنێکی دیکە لەگەڵتانە بموانێ خواتان لەگەڵ و هەمیشە لە ئارامیدا بن.